بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دەکەین لەگەڵ بەڕێز کاک سوێران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێژرانی عێراق باز لە هۆکاری دواکەوتنی موچە و کێشەکان لەگەڵ بەغداد دەکەین. کاک سوێران بەخێر سوپاسیان دەبم دەکەن. ئەگەر سەرەتا لە هۆکاری دواکەوتنی موچەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکارەکەی چییە بۆچی دواکەوتوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەداخەوە ئێمە دوای چەندین ساڵ لە حکومڕانی خۆمان ئێستا هەموو ئەخبار و هەواڵ و بەرنامە و کۆڕ و کۆبوونەوەمان بووە بە بابەتی موچە هات نەهات کەی دێت. ئەمە ئاماژەیەکی وازەحە بۆی کە پێمان بڵێ حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕابردووە چۆن کراوە و گەیشتوین بەمەی کە ئێستا موچەمان پێدابین ناکرێ و بەغداش کە موچەکەمان دابینەکە سەرێشەی بۆ دروستەکەین. هیچ حکوومەتێک نییە لە دنیاە ئەوەندە دژی میلەتی خۆی پرسی موچە بەکاربێنێ و پرسی قوتی خەڵک بکاتە بارمتە و مزایەدە و ببێتە بەربەز لە بەردەم ژیان و گوزەران و بازاڕ و ئەوەی کە لە حکومڕانیە هەیە بەڕاستی بەداخەوە جگە لە مانای شکستهێنان و جگە لە مانای چاو هەڵنەهاتنیان بە گوزەرانی باشی خەڵکایکی تر وەسف ناکرێ. دیارە هۆکاری ئەم مانگەی دواکەوتنی زۆری موچەکە دەبوو ئێمە ئێستا لەسەروبەندی ئەوە بین کە چاوەڕێی موچەی مانگی هەشت بکەین، بەڵام هێشتا مانگی حەوتمان ناتوە و مانگی 5 و 6 هێزی ئەمنیش ڕۆی بۆ نزیکی 100 ڕۆژ زیاتر لە 3 مانگی پێچوو. لە ڕاستیە هۆکارەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم هیچی بەسەر هیچەوە نییە لە ڕابردووە. هۆکارە سەرێکیەکە چییە؟ ئەنی هەر کێشەکانی ڕابردووە باز دەکرێت کە وەزارەتی دارایی عێراقیش راپۆرتێکی 7 خاڵی کردووە تێبینی هەیە. ئەو 7 خاڵە چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ من ئەمڕۆ کە قسەم لەگەڵ وەزارەتی دارایی کرد وتیان وردبینیمان تەواو کرد و ڕێک دوای مانگێک لە ناردنی لیستەکان وردبینی تەواو بوو. ئەم جارە عێراق چی کردووە؟ ئەم جارە عێراق هاتووە هەموو ناوی موچەخۆرانی هەرێم لە هەموو بوارەکانە بەراوردی کردووە بە لیستەکانی موچەی خۆی. واتە یەکێک لە هەرێمی کوردستان خانە نشینە بەراوردی کردووە بزانێ لە عێراقیش خانە نشینی نییە، لە هێزی ئەمنیە بزانێ لە بەغداش وەزیفەی تری نییە. بۆیە ئەم جارە زۆر عێراق وردبینی دەست پێ کرد و گەیشتۆتە ئەوەی کە جیاوازیەکی زۆر هەیە لە لیستەکانە وەکو هەمیشە هەبووە. جگە لە جیاوازیەکان ئەم جارە 2 موچە هەبووە. کاتی خۆی لە کاتی هەرێمی کوردستان کە خۆی بایۆمەتری کرد. باشە بایۆمەتری واتە هەرکەس دەبوو بچێ پەنجەکانی مۆر بکرێ و هەموو زانیاریەکانی چاویشی بکرێت. بەڵێ یانێ بە کەسەکە حەقیقی بێ. باشە کە بایۆمەتری تەواو بوو 68,000 کەس نەچوو بۆ ئەو موچانەی کە لە ڕابردووە وەریگرتووە کەس بوونی نەبوو. کارێم خۆی بایۆمەتری کرد 68,000 ناو کەس نەبوو بچێ بەلایە بوونی نەبوو. ناو بووە موچە بووە وەرگیراوە چەندین ساڵ 68,000 کەس. بێ لەوەی کە ژمارەیەکی زۆر 2 موچەیان هەبوو نزیکی 63,000 کەس هەر لە ناو هەرێمە 2 موچەی هەبووە لە شوێنێکی دایرەیەکەی بووە لە دایرەیەکی تریشەی بووە. وەرە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی خۆت نەتوانی کەسێک لە لای تۆ لە 2 شوێن موچە وەرەگرێت تۆ داتابەی سێکرد نەبێ ئەم 2 ناوە جیاکەیتەوە. بایۆمەتری کە هەرێمی کوردستان کردی زۆر لەو کەم و کوڕیانەی دەرهێنا بە ئیعترافی خۆیان ئەو کاتە نزیک بە 100 ملیار گەڕایەوە بۆ
حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنی بایۆمەتری و ئەوانە. ئێستا عێراق هاتووە کاتێ لیستەکانی موچەی بۆ چووە گەڕاوە سەیرەکە خەڵکانێکن لە هێزی ئەمنی لە هەرێم باشە لە بەغداش هەن لە هەرێم موچانێ و لە بەغداش بەڵێ بەداخەوە بەشێ لەو هێزانەی کە هێزی سەربازی و کوردن لە سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان دوو موچەن. یعنی ئێستا پەرلەمان حیمایەکانی کوردن، سەرۆکایەتی کۆمار پاسەوانەکانی کوردن. ئەمانە لە هەرێمیش بەشی زۆریان موچەیان هەر هەیە. ئێستا هەمووی ئاشکرا بووە. هەر کەس دوو موچەی هەیە لە هەرێم و لە بەغدا هەمووی ئاشکرا بووە. جارەکان جاری دیار نییە، جارە ژمارەکە دیار نییە، بەڵام هەمووی ئاشکرا بووە. ئاشکرا بوو. بەڵێ باش. بەڵام ئیتر ئیجراعات لە دوای ئەوە چییە بەرامبەریان چۆنە نایزانم. بۆ دەوی زراتش بکرێ؟ ئەی چۆنە بێت تۆ هەیە لە هەرێم خانەنشینە لەوێ موەزەفە لە یەک کاتا لە دوو هێزی سەربازی لە هەرێم و لە بەغدا موچە وەرەگرێ. خەڵکێکیش هەیە سێ یەکەمە و خان بڕوانامەی باڵایە خۆبەخشە تەعینی ناکەن، گرێبەستێکی بۆ ناکەن. وانە بێژان وەکو خێر و سەدەقە خوێندنیان پێ پڕەکەنەوە 350,000 بۆ 400,000 بە پێی بڕوانامەکەیانەیان دەنێ بەیانی وتیان مێرەوە سفر وەکو وایە هیچی نەکرد بێگە 10 ساڵ وانە بێژی کردبێ. گرێبەست هەمانە 20 ساڵە گرێبەستە تا ئێستا هەر گرێبەستە. بەڵام خەڵکیان هەیەوە تا چەند موچەی هەیە و چەند ساڵی شەوەریەگرێ. بۆیە من نازانم ئیجراعات چیە کرێ لەگەڵ ئەمانە. کاک حەکیم شتێکی تر کە تا ئێستا خۆشیان وەکو پێوی شەرمیان کردووە هاوار بکەن باسی بکەن. چیە شتەکە؟ مامۆستایانی ئاینی. تۆ تەسەورەکەی 1500 مامۆستای ئاینی خۆبەخش هەیە، هەیانە بڕوانامەکەی دکتۆرایە، هەیانە ماستەرە، هیچ موچەیەکی نییە، هیچ. چەندین ساڵە خزمەتەکە لە مزگەوتێک لە سەر بە ئەوقاف بە ناوی خۆبەخش، هیچی نییە، هیچ. وەکو چۆن خۆبەخشی کردی تەندروستی، وەکو خۆبەخشەکانی کردی تەندروستی. جە مامۆستای ئاینی ناتوانێت بچێ ئیشێتر بکە و نەکاتی ئەوەشی هەیە، چکەوە بێ 5 فەرز لە مزگەوتان نوێش بکە. جومعان خەڵک پشوێتی ئەو وتارەدا، زۆری نەشیان لە شوێنی دوورە دەستن ئەبێ بڕۆن بۆ گوندێک، بۆ قەزایەک، بۆ ناحیەیەک. یعنی غەدری گەورەی کردووە لە هەموو چین و توێژەکان، بەڵام لە پێناوی خۆیە هێزی سەربازی پڕ کردووە لە خەڵکی دووبارە و نامستەحەق و خەڵکی وەهمی. لە لیستەکە خەڵک هەیە ناوی هەیە معلوماتی نییە، خەڵک هەیە معلوماتی هەیە ناوی نییە، شتی سەیری تایە، ئەوەی کە وەزارەتی دارایی عێراق بە منی وتووە. بۆیە ئەم جارە ورد دەستیان کردووە بە وردبینی و زۆر شتیان دۆزیوەتەوە کە باشە دەبێت چارەسەر بکرایە لە ڕابردوو. بەڵام حکوومەتی هەرێم ئامادەیی چارەسەری نییە بێستەشەوە بە ئێستەشەوە و ئەوێ بڵێ ئەمە بابەتێکی سیاسیە. بینیتان وەزارەتی دارایی لە دوو ڕۆژی ڕابردوو بەیان نامەیەکی دەرکردو هەڵێ خەڵکی کوردستان خۆتان بڕیار بن ئەمە پرسێکی سیاسیە. ڕەنگە یەکێک لەوانەی کە باسی پەرلەمانتاران دەکەن دەڵێ کە دەیخەناستۆی حکومەت دواکەوتنی موچە، دەیخەناستۆی حکومەت هێرێن دڵ هەڵمەتێکی ناڕەوایە هەندێک پەرلەمانتار ڕەنگە پەیامەکە بۆ جەنابەت بێ کە دەیخەناستۆی حکومەت هێرێن. پێیان وتوم چکە لە ڕاگەندراوەکەش دەڵێ هەندێک پەرلەمانتار دەڵێ دەیخەناستۆی حکومەت هێرێن کە ئەمە هەڵمەتێکی ناڕەوایە. ئەسڵەن ڕێزم هەیە کەمترین پەرلەمانتار لەم بابەتی مەسەلەی موچا بە دوواداچوون و داکۆکی لە موچەی خەڵک کردووە. بەشێک لەوانەی دەسەڵات دەردیفاع لە دەسەڵاتەکەن بە باش بە خراپ. بەڵام ئێمە نا، من بەڕاستی نوێنەری خەڵکم و دەبینم خەڵک لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکایە و حکوومەتی هەرێمیش دەبینم کە چۆن مامەڵاکا لەگەڵ بەغدا
بەغداشە بینم چۆن مامەڵا کاکە من ناڵێم بەغدا بێکەم و کوڕیە، من ناڵێم لەوێ گەندەڵی نییە، لەوێ بندیوارەوەی پێ ئەوان پێیانەڵێن فەزایی نییە، نازانم چی نییە، هەمووی هەیە، ئەوە هی خۆیانە بۆ خۆیان. بەڵام ئەوەی کە پەیوەستە بە ئێمەوە، پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە، ئێمە لەوە مەسئولین. تا ئەم کاتەی من و تۆ قساکەین، من دوێنێش ڕامگەیان کە سەرۆکی کۆمار کووردە، جێگری سەرۆک وەزیران کە ئەو کات وەزیری دەرەوەیە کووردە، وەزیری ژینگە کووردە، وەزیری داد کووردە، وەکیل وەزیری نەوت کووردە، وەکیل وەزیری دارایی کووردە، جێگری سۆمۆ کووردە و جێگری سەرۆکی پەرلەمان کووردە. ئەمانە هەموو پۆستی باڵان لە عێراقا. 64 پەرلەمانتاری کوردیشمان هەیە؟ بەخوا نازانم چەندە، بزانم سەروی 60ین. ئەمانە کە پۆستی باڵیان لە حکوومەت هەیە، کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەموو هەفتەیەک هەیە، وەزیری دارایی ئەبینن، کوا ئەوان بۆ قسەیە ناکەن بڵێن وەڵا عێراقکردنەوەیان هەبێ کاک سۆرە، ئەوان ئەیانەوەیە من بڵێم خەتای عێراقی شۆڤێنیە، بە سەرۆک کۆمار ناتوانێ وا بڵێ. ئەوان ئەیانەوێ من وا بڵێم بەس جێگری سەرۆک وەزیران کە وەزیری داراییە و ڕئیسی مەجلیسی اقتصادی عێراقا، ئەو هیچ نەڵێ. ئەیانەوێ من بڵێم هەرێم خەلەلی نییە، ئەوە بەغایە شۆڤینیە موچەمان نادادێ، بەس وەکیل وەزیری دارایی کە کووردە لە عێراق ئەو قسە نەکا. ئەمە بەڕاستی حقەتەکە چی؟ حقەتەکە ئەوەیە کە من چەند ڕۆژە لە ڕابردووشە هەمیشە وتومە خەلەلمان هەیە، خەلەلەکان من نەموتووە، چکە من لیستم نەبینیوە، من ناوی خەڵکم نەدیوە، من تەقریری ڕقابەی مالی هەرێم و بەغدام دیوە کە پێکەوە کردویانە. یعنی ئەو قسانەی من یکەم لەسەر خەلەلی موچە، لەسەر خەلەلی وەزارەتی مالیە، لەسەر خەلەلی لیستی وەزارەتەکان، ئەو تیمەی چاودێری دارایی هەرێم لەگەڵ چاودێری دارایی عێراق پێکەوە ئیمزایان لەسەر کردووە. هەر شتێ من وتومە ئیمزای چاودێری دارایی هەرێمی لەسەرە و لە بەردەستی وەزارەتی دارایی هەرێمایە، لە بەردەستی حکوومەتی هەرێمایە. بۆ خۆیان لادەن لە ڕاستیەکان، بۆ بە خەڵکی کوردستان ناڵێن کاکە خەلەلەکە ئێمەین. بە ئاشکرا یەکەم ڕۆژی دوای دەرچوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی من وتومە بەمەرجێ هەرێم بێت لە بەغدا ئامادە بێت تەوتین بکە، و تا ئەم کاتەشی لەسەر بێ ئامادە نییە تەوتین کا. بۆی ئەم دووبارە و دوو موچە و تەعینی تازە و بەلێشا و داخڵکردنی ناو لە هێزی ئەمنی بۆ لیستەکان بەردەوام بێ، بۆی کەی ویستیان بە کەیفی خۆیان. معقولە چەند ساڵە خەڵک خانەنشینە بێ ژمارەی فەرمانبەر زیاکە لە کاتێکا دامەزراندن نییە. ئەمە مەتەڵە یا ئەمە گەندەڵیە. کاکە تۆ هەموو مانگێک چەندین فەرمانبەری خانەنشینە بێ، ئاماری بەڕێوەبەرەتی خانەنشین دەڵێ 5,000 لە ساڵێکدا، لە ساڵێکا 5,000 کەمەکات لە فەرمانبەری مەدەنی، ئەوەی لە وەزیفایە. کاچێ بۆ خانەنشینی موچە و ئیمتیازاتی کەمەکە، فەرمانبەر کەمەکە وەکو ژمارە. بەڵێ دەبێت خەرجی موچەش کەم بکە، دەبێت خەرجی موچەش کەم بکە. تۆپ لە بەرزکردنەوەت نییە کە زۆرترین بڕەپارە کە زیاد دەکات لە موچە لە بەرزکردنەوەیە. تۆ ڕادگرتووە. باشە 20 ساڵ هەیە، 20 ساڵ هەیە، 15 ساڵە گرێبەستە نەکردووە بە هەمیشەیی. وانە بێژە داد نەمەزراندووە، سێیەکەمە یەک وەجبەت دامەزراندووە. خاوەن بڕوانامەی باڵایە دایان نامەزرێنی، ماوەی 11 ساڵە یەک دامەزراندنی ڕسمی لە هەرێمی کوردستان نەکراوە. بەڵام بەردەوام لە هێزی ئەمنی بە کەیفی خۆیان نابینی هێزی بەردەوام هێز دروستەکەن، نابینی ئێستا حملەی ئینتیخابی هێشتا دەستی پێ نەکردووە ناو بۆ دامەزراندن لە هێزی ئەمنی لە هەردوو لا ئەنووسن.
ئێمە هاتوین نوتومانە ئەم هەرێمی کوردستانە ئەوەی هەناسەی تیادا و لەسەری ئەژی هەموو وەکو یەک مافی هەیە. ئەم جیاکاریە چیە؟ هەرچی لە حیزبەکەی خۆتە لە دەسەڵاتە بەشداری پێیەکەی لەم گەندەڵیە لەم نامستەحەقیە، بەزەوەی مستەحەقە لەگەڵ تۆنیە مەحرومیەکەی ئەو هەموو خەڵکە لە زانکۆکانە ئەخوێنێ. ئەخە من نازانم یعنی ئێمە زانکۆی ئەهلیمان بۆ چییە؟ پارە بین بخوێنین بۆی ببین بە بەتاڵی خاون بڕوانامە؟ یعنی ئەم هەموو خەڵکە کە دەرئەچێ ساڵانە 4 ساڵ جارێ هەروەجبەیەک لە کۆمەڵێک کۆلێج و بواری جۆرا و جۆر تەخەڕوجەکە زیاتر لە 30,000 ئێگەر وایە کە تۆ ناتوانانی هەلیکاری بۆ دروستکەی من ناژڵێم هەمووی با بچێت تەعین بێ. ئیسە لە عێراق وایە کەمە زۆر خراپە، لە عێراق بە لێشا و تەعینات هەیە. ئەوەش نا، ئەوەش بەتاڵەیەکی مقنعە، یعنی بەرهەمی نییە. وەکو چۆن خۆی ئێستا ژێمە ئەو فەرمانبەرانی هەمانە پێم وایە بە پێی هەندێک ئیحسائیە کە خوێندومەتەوە نیسبەی ئینتاجی فەرمانبەرێکی ئێمە لە ڕۆژێکی دەوامان ڕەنگە لە 8 بۆ 10 دقە زیاتر نەبێ، وتری هیچی شێکی وای نییە. دائیرەیەک بە چەند مۆزەفێک ئەرکەکە ئەڕوا و ئەویتری زۆر بەرهەمێکی وای نییە. دەسەڵات ینی کاتی هەڵبژان لێ شاو خەڵکی دامەزراند و ئەو کێشەی دروست بۆ فەرمانەکانیش. بەڵێ لە ڕابردووە یەکەی هەفتا هۆشتیان بۆ هەڵبژاردن دروست کرد بە اعترافی خۆیان. بەس بۆ هەڵبژاردن بۆی کە خەڵک تاینکەن و دەنگیان پێبن. ئەمە قسەی بەرپرسی یەکەی هەفتا و هەشتا بوو کە منە و کاتە لە پەرلەمانی کوردستان بووم لە خولی چوار هاتن خۆیان وایان وت. مەبەستم ئەوەیە کاک حەکیم، کاتێکە ئێمە دێین خەلەلەکان دیاریەکەین بۆ ئەوەیە چاک بکریان. خەلەلەکان کە دیاری ئێستا هێرشی لەسەر پیجە سێبەرەکان هەندێک پیجی بڵین سایتی فەرمیش کە لەلایەن دەسەڵاتەوە خاوەنداری دەکرێت دەکەنە سەر بۆ یەکی کە ئەو زانیارانە بڵاو دەکەنەوە. وەڵا پێیان وتوم باشکرا کە ئەو زانیاریانە با خەڵک نەیزانێ و پێیان نەدەین و بۆچی واڵین و ها بەڵام من نوێنەری خەڵکم و سوێندم خواردووە کە بە ئەمانەتەوە کاری خۆم بکەم. ڕاستیەکان ئەوەی کە خەڵک بە چاواشەکراوی و بە شاردنەوە من نەمووی ئەخەمە بەردەستی خەڵک لانی کە مەگەر هیچم پێ نەکرێڵم خەڵکینە من بەتەنیا ئەوە ڕاستیەکانە پێتانەڵێم فێڵتان لێ ناکەم حەقیقەتەکە وەکو خۆی پێتانەڵێم و هەر ڕۆژەی شتێ ناڵێن و بۆ ڕۆژی دواتر بڵێن بۆوانە بوو. باشە بەسەبارەت بە تێبینیەکان ئێستا ئەوەی کە باز دەکری حەوت خاڵ بەڵێ وەزارەتی دارایی عێراق هەیەی حەوت خاڵەکە ئەوەی کە بەرەزوتت هەیە لێرە موچە هەیە و لە بەغداشەیەتی ناوی دووبارەیە چیتری تێدایە بڵێن ئەو باسی حەوت خاڵ دەکرێت راپۆرتەکە ئەزانی چییە؟ باشە لیستی مانگی 6 وەزارەتێک بۆ نمونە باش لەگەڵ لیستی مانگی حەوتی جیاوازی زۆرتیایە زیاکراوە. باش وەزارەتی مالیە ئەڵێ تەنها دەستەی ژینگە و چاودێری دارایی و یەک شوێنی ترە دەستەی دەستپاکی و چاودێری دارایی و دەستەی ژینگە. بەڵێ ئەم سێ شوێنە کێشەیان نییە کە موچەکەیان ملیارێک و 400 ملیۆن دینارە بڕیاری تەمویلەکەی دەرچووە بە زێشتا شعارەکەی دەرچووە و تەمویلەکەی جێبەجێ نەکراوە. یعنی تەنها ئەوە کێشیانی بە پێی راپۆرتی وەزارەتی دارایی عێراق بێ تەنها ئەمە کێشەیان نییە. ئەمە کێشیان نییە جاوانە کە لە سەدای یەکی موچەش وایە بەڵێ لە 990 ملیار ئەمە ملیار و نیوێکە. بەڵێ باشە بەس سەبارەت بە ناوی دووبارە ئەمەوێ ئەوەی تریشت بۆ تەواو بکەم پێش ناوی دووبارە. باشە ئەم سیانە کێشەیان نییە. باشە بەڵام ئەمانە موچەکەیان ملیارێک و 400 ملیۆنە. باشە دەستگای ئاسایش لەگەڵ ئەنجومەنی ئاسایش ئەمە تەنها ڕقەمیان ڕۆشتووە کۆدەکە وەکو پێشووتر ڕقەمە نووسراوە بۆ نمونە دەستگای ئاسایش 37,000 ئەنجومەنی ئاسایش 8,000 کەسرێکی لەگەڵایە تقریبن 45,000 ئەمە لە تەدقیق و ناو شتانین
باڵای 28 وەزارەت و دەستە و سەرۆکایەتی کێشەی تایە لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی دادوەری و پەرلەمان و هەموو وەزارەتەکان بە وەزارەتی مالیەشەوە باشە هەر هەمویان کێشەیان هەیە لە ئاخیر تەقریری ئەمڕۆی وەزارەتی مالین دایرەی محاسبە کە بەرزی کردوتەوە دوای وردبینی هەموو ئەم جیاوازی و زیاد بوون و مەبالغانە باشە بێ لە ناوی دووبارەوانە هەمووی دیاری باش ڕزێکی لە تێبینیەکان کە ڕۆژێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش بڵاوی کردوەوە دەڵێن نابێ فەرمانبەران و مامۆستایان ئەوانەی خەڵکی خانقین و کەرکووکن نابێ بەغداد موچەکەیان دا ئەوش تێبینێ کە نابێ هەرێم بیدا نابێ هەرێم موچەکەیان بدا بەڵێ ئەمە بۆچی ئەو تێبینیە ئەمە لە هەموو تەقریرەکانی هینا هەیە کاک حەکیم لە هەموو تەقریرەکانی ڕقابەی مالی هەیە باشە ئێمە نزیکی 17,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردیمان هەیە لەو ناوچانە ئەمانە کاتی خۆی لە کارنامەی محەممەد عسوودانیە یەکێک لە خاڵەکانەوەیە کە بخرێنەوە سەر حکوومەتی ئیتیحادی وەزارەتی تەربیە بەداخەوە زۆر هەوڵماندا جێبەجێیان نەکرد ئەمانە وەکو ناو لە وەزارەتی پەروەردەی عێراقن عێراق ئامادەنە بۆ کاتە جێبەجێکە بەڵێ بەڵام موچەیان لە هەرێمە باش ئیداریاتیان لە عێراقە موچەیان لە هەرێمە لە تەقریری ڕقابەی مالی هەیە گەر ئێستەبی دۆزمەوە ئەم جارەش هەر بە تێبینی وردەکاریەوە دایان ناوە هەر بەشێک لەمانەش موچەی تریان هەیە لە عێراق ئەوە ژێکێکی ترە لە گرفتەکان ئەوە حەلە بێ باش ینی ئێستا عێراق ئامادەیە موچەکان بچێت سەر بەغدا بە پێیەوە بێ ئێستا موچەی هەمومان لەسەر مەوەسمێ هەر لە هەرێم جیا بکرێتەوە تەمیلی بەجیا بکرێی کەرکووک و خانەقین و ناوچەکانی مادەی 140 سەر هەرێم بوون بەڵێ ئەڵێ ئەبێ ئەمە معالەجە بکرێ ئەگەر بیدۆزمەوە لە تەقریری ڕقابەی مالیە باز لەواکە ئەوانیش پێیان سەیرە ئەڵێن خوێندنی کوردی هەتاوە دەدۆزی و بەسە سەر هێزی ئەمنی باست کرد بەڵێ تەنیا تێبینیان لەسەر ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی یاخود لە وەزارەتی ناوخۆ و پێشمەرگەوانش تێبینی هەیە وردبینیەکە باسی 8,000 کرا ینی لە 332,000 وردبینی کرابێ دروستەوە طبعا ڕقابەی مالی وردبینی کرد لە لیستی پێشمەرگە و زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن کە پێشتر نەئەدرا بەڵام ئەوانیش هێشتا بە تەفسیلی هینیان نەڕۆشتووە بە تەفسیلی قائیمەیان نەڕۆشتووە عێراق لەوەشا هەر دیسان گرفتی هەیە باشە دۆزیتەوە ئەوەی کەرکووک وەڵا وردە ڕەنگە گەر دیار نێ بچین سەر بەڵێ باشە سەبارەت بە بایۆمەتریش ئەوەی کە بەڕێزت باست کرد بەس ڕۆنکوولەکۆی وەزارەتی داری دەڵێت تا ئێستا بایۆمەتری تەواو نەبوو خۆ لە 2016 دەستی پێکرد پێشتر باز دەکە 3 میلیارد دیناری تێچوو بایۆمەتری هەرێم دوای ئەو ماوەیە تەواو نەبووە چونکە دڵ هەندێک فەرمانبەر هەیە بڵێن لە دەرەوەیە بایۆمەتری بۆ نەکرابێ یاخود باسی وارسی شەیدان دەکرێت بایۆمەتریان بۆ نەکرابێ طبعا من لە ڕابردووە کە لە پەرلەمانی کوردستان بووم ئیشم لەسەر بابەتی بایۆمەتری کرد ئەوەی کەرکووک بۆم نەدۆزرایەوە ماشەڵڵا مەلەفت زۆرە لەسەر موچە ئەرەوەڵا جا دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە ئەو کات بە دوواداچوونێکم کرد جێگیری سەرۆکۆزیران کاک قوبات لە کابینەی پێشوو جوابی دامەوە کە ئەڵێ ئێمە بایۆمەتریمان کردووە
بۆ 710,282 فەرمانبەر 251,575 خانەنشین بە مەدەنی و سەربازی 98,889 لە کەسوکاری شەهید و ئەنفال کراو 159,176 چاودێری کۆمەڵایەتی. ئەڵێ هەر موچەیەکی خانەنشینی یا خانەوادەی سەربەرزی شەهیدان زیاتر لە یەک واریسی هەبوو بێ بۆ هەموو واریسەکان تۆماری بایۆمەتری ئەنجام درراوە. تەنها ئەو شەهیدانە نەبێت کە نازانم دوای بایۆمەتریان بۆ کرابێت لە شەڕی داعش شەهید بوون، ئەگەر نا بە واریسەکانیشیانەوە هەیە چەند واریسێکی هەیە هەم خانەنشینی سەربازی بێ یا مەدەنی یان کەسوکاری شەهید و ئەنفال کراو بێ هەمووی بۆی کراوە. پێم سەیرە کە ئێستا حکوومەت هێرێمەڵێ ئێمە بایۆمەتریمان بەو جۆرە نییە، زۆر کەسەیە لە دەرەوەی وڵاتە، زۆر کەس چی باشە یان ئەگەر کەسێک لە دەرەوەی وڵات بێ و بایۆمەتری نەکرد بێت تۆ چۆن موچەت پێداوە، بە چه حەقێک موچەت پێداوە. و ئەڵێ کاقوبات لەم نووسراوە ئەڵێ ئێمە پێش بایۆمەتری تەنها بە گریمانەیەک بە تەقریبی پێمانەوترا 1,400,000 موچەخۆرمان هەیە. بەڵام ئێستا جگە لە هێزەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش، دەستگای ئاسایش و سوودمەندانی دەرماڵەی زانکۆ و پەیمانگاکان قوتابیان ئەوەی کە دەرماڵەکە بۆ پێشتر بڵە ئەڵە جگە لەوانە لەگەڵ دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش کە بایۆمەتریان بۆ نەکراوە 1,219,922 کەس لەناو سیستەمی بایۆمەتری هەرێما هەن. ئەمە قسەی کاقوبادە لە ساڵی 2016. باش بەسبار بە ناوی دووبارە هەلا ڕاگەندراوەکەی وەزارەتی دارایی دەڵێ ئاساییە، دەڵێ ڕێگە پێدراوە ناوی دووبارە هەبێ، چونکە ئێستا بۆ نمونە خاڵ پێراویستێکی تایبەتە فەرمانبەرە 100,000 دەرماڵی پێکەوتەی هەیە، یعنی ئاسایی نێ یاخود بڵۆن وارچی شەیدە و فەرمانبەریشە لەوە ناوی دووبارە هیچ کێشەیەکی هەیە. زانی زیندانی سیاسی باشە لە هەرێم پێڵێن لە نێوان موچەکەت و زیندانی سیاسی یەکێگەڵ بژێرە. لە عێراق زیندانی سیاسی بە دوو موچە حساب نییە. ئەسڵەن عێراق تەسامحی زیاترە بۆ ئەوەی کە هەندێک لەو مینحانە موچە نین، منحەن هاوکاری بڵێ بەڵێ هاوکاریە بۆ بابەتێکی دیاری کرا و گرفتەکە ئەوە نییە کە وەزارەتی دارایی باسیەکە، ئەنەوە هەندێک ڕێگە پێدراوە ناو دووبارە بێ بۆ نوارچی و فەرمانبەری هەندێک هەیە لە ڕعای اجتیماعیە بەڵێ بۆن وەکو کەمانتا هەیە ئەوانەی کە نفوسیان باشە مەناتقی 140 باشە لە هەرێم دامەزراون لەوێ لە ڕعایە ناویان هەیە. ئەمە معالەجا کرێ، ئەمە گرفتی گەورەی کێشەی موچە نییە. ئەوە گرفتە کە بیدایەت باسم کرد دوو موچەی هەیە لە سلکی سەربازیە، هەیە لێرە خانەنشینە لەوێ. باش لە داوامە ئێستا کێشەکە چی بەسەدە؟ ئێستا یەکی هێشت بەرنامەیەکمان کرد، من لە بەڕستم پرسی پێشبینی دەکەی کە موچە بێت وتت موچە پێشبینی ناکرێت. ئەی ئێستا چارەسەر چییە؟ موچە دێت چاوەڕێی چی بین؟ ئێستا چی بکرێ بۆ نمونە؟ ئێستا من دوێنێ گلەیم کرد لە هەموو ئەو پۆستە باڵایەنەی کورد لە عێراق هەمویان بێدەنگن. باشە ئەم شەو کاک دکتۆر شاخەوان جێگری سەرۆکی پەرلەمان پێشکەمێک بەیان نامەیەکی بڵاو کردوتەوە، ئەڵێ بۆ هەفتەی ئایندە هەموو خاوەن پۆستە باڵاکان و فراکسیۆنەکان لە بەغدا کۆبینەوە بۆی کە هەڵوێستمان هەبێ لەسەر ئەم بابەتە. هەرچەند ئێمە لە ڕابردووە بەڕاستی کۆبووینەوە سەر کۆمار کۆی کردینەوە، بەڵام هەنگاوی هەڵوێستی عەمەلی نانێن. باشە چ کاتێک دەتوان هەڵوێستی عەمەلی بنین؟ ئەوەیە کە لێرەکەینەکان چاک بکرێ. ئەگەر هەرێمی کوردستان من جارێک تری شەی لێمە
ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داتاکانی ڕێک کاتەوە باشە تێبینیەکان چاک بکە ئێمە شەڕ بەرامبەر بەغداکەین بۆ موچە قبوڵشی ناکەم دواکەوەگەر بە دڵنیایی ویسی موچە پاک بکاتەوە تێبینیەکانی بڵێن بڕیاری جێبەجێ بکە طبعاً بەڵام ئێستا کاتێک قسە لەگەڵ ئەوانەکەین ئەوان دنیای کەم و کوڕی ڕیزەکەن بۆمان کە ئەم حکوومەتی هەرێم چاکی نەکردوم تێبینیان باش بەس ئێستا دەبێت بە بڕیاری سوودانی بێ ئەو موچەیە جارێکی کە ئەی چارەسەرەکە چیافتەی داهاتوو دێت چکە ئەمڕۆ باسم کرد کە دایرەی محاسبە ئیشی خۆی و تێبینی تەدقیقەکانی داوە بە وەزیری مالیە وەزیری مالیە داوەتی بەسەرۆک وەزیران چکە وەزیری مالیاڵە من ناچمە ژێرباری ئەم خۆی دەڵێن ناینێرم بەو تێبینیانەوە ئەزانی کاک بەڵێ کاک حەکیم بۆی لامان وازەح بێ بە حاڵەتی ئاسایی ئێمە موچەمان بۆ ناهاتوە تا ئێستا هەمیشە بەشێک لەوەی کێشەی نەبووە هاتووە بەشەکەی تری بە مەسئولیەت و تەکلیفی سەرۆک وەزیرانی عێراق هاتووە بۆیە بەڕاستی ئێمە لە حاڵەتی ئاساییە موچەمان بۆ نەهاتووە تا مانگی حەو کێشەی بۆ دروست بوو بێ هێزی ئەمنی مانگی 5 و 6 وەگوتم نزیک بۆ لە 100 ڕۆژ کە نەهات سەرۆک وەزیران نووسراوێکی کردو بۆ وەزیری دارایی ئەڵێ موچەی مانگی 5 و 6 قواتی ئەمنی ئیقلیم بنێرە با ڕقابەی مالی تەدقیقکەن دوایی تێبینیەکان چاک بکرێ مالیاڵە تێبینیەکان چاک نەکراوە من وتومە لە ڕابردوش لە برەوەی تەکلیفکەین بۆ موچە وەرن با تەوتینکەین بۆ موچە حەلە بێ کێشەکەمان چاک دەبێ بەوە طبعاً ئەو کاتە هەموو فەرمانبەرێک بە زەمانەتەوە موچەکەی تەوتینە بێ جێگیرە بێ لە بانقی فیدراڵی حکومی عێراق لە وادەی خۆیان کە لیستەکانی بۆ ڕۆی دیسان تەوتینیش بکرێ وردبینی هەر هەیە بەڵامی تر ناو داخڵکردن و ئەمانە حکوومەتی هەرێم ناتوانێت بە کەیفی خۆی بکە باش ئێستا بۆ حکوومەتی هەرێم واکە بۆی هەر بە کەیفی خۆی لیستەکان دەستکاری بکە کەی بیەوێ چۆن بیەوێ هەموو مانگی لیستەکە زیاد دەکات بەڵێ هەموو مانگێ زیادی کردووە وەکو ژمارەش وەکو هەموو شتێک ژمارە زیاد دەکات مەبالغی موچە سەرەکەوێ بەزی سەرت بپرسن دیارە موچەکەی دێ یاخۆت پێوەسە بەچی ینی چ کاتێک بڵین موچە دێ لە بەغداوە موچەی مانگی حەوت ئەگەر سەرۆک وەزیران ئەم جارش لەسەر مەسئولیەتی خۆی داوا بکە نووسرا بکە بۆ وەزیری مالیە بینێرێ بەڵام بەمەرجێ و تێبینیانە چاک بکرێ بەڵام ئێمە ئێستا کە قساکەین موچەی مانگێکمان دواکەوت ئەنی مانگێکمان نهاتوە مانگێکی تریشمان دواکەوێ ینی مانگێژ ئێستا لە عێراقی پێکراوە بەڵێ ئەمەی کە ئێستا ئێمە باسیەکەین موچەی دواکەوتووی مانگی حەوتە بەڵێ ئێمە بێ ئێستا قسەمان لەوە بکردایە چەند ڕۆژی تر موچەی مانگی هەشت بێت باشە کەواتە ئێمە ئێستا بە تەبیعی مانگێک کەوتینە دواوە کە حکوومەتی هەرێم زۆری پێخۆشە مانگ بڕوا بۆ 50 و 60 ڕۆژ قەچی ڕۆژ نەبێ قەچی ڕۆژ نەبێ مانگ بۆیە ئەم سەریەشانە ئەگەر یانەوێ مەبەستیانە با حەلیکەن ئەگەر ئەگە حەلی نەکەن چی ڕوودا هەر ئەم حکایەتی مێش و هاتن و نەهاتن و شەڕە هەر بەردەوامە بێ باشە بەس پێشتر کۆمەڵی لێدواندا بوو بۆ نمونە باس کرد بوو کابرا هەیە بە فەریق خانشی کراوە لە چەک دەترسێ باسیەوەت کرده بوو بە خێوکەری ئەسپی وەزیر ڕاوێژکار ئەوانە هەمووی حقیقەت بوو ئەرەوەڵا لەوە خراپتری تایە لەوە خراپتر لە ڕووم نایەندێکیان بڵێمی سەر شاشە نییە لێگە ڕێجاش و تەواری و بەعسی و خاین و ئەوانەی تایە یعنی خەڵکی تایە باشە بە هەزاران بە یەک نووسرا و دامەزراندنی ئەمڕۆ بۆ کراوە هەر ئەمڕۆ خانەنشینیشی بۆ کراوە بە هەزاران لە یەک ڕۆژە بە ڕەحمەت بێ باعیس تاڵەبانی وەزیری پێشووتری دارایی کە وەفاتی کرد ئەوی هەر ڕۆژە بێ لەسەر ئەمانە مەحکەمەمانەکەن کە بە منیان کردووە معقولە یەک ڕۆژ ئەمری بۆ دەرکەی تاعین بێ هەمان ڕۆژ ئەمری بۆ دەرکەی خانەنشین بێ نزیکی 30,000 کەسە بەڵێ
جا مەوزوعی خانەنشینیشمان کاک حەکیم بەس لەسەر ئەو هاوتاکرد نەژەی چی لێ بەسەرات مادام بیرتە خستینەوە ئەو خانەنشینان چاوەڕێ بوون وەزارەتی دارایی دەڵێ 54 ملیاری دەوێت ئەو هاوتاکردنا زیاتری دەوێت هەمووی نەناردووە هەرێم لیستەکەی بە هاوتاکراوی ناردووە باشە بەڵام عێراق لیژنەیەکی بۆ دروست کردووە لە 23/6 باشە ئەم لیژنەیە لە 21 جارێکی تر دەستکاری کرا تا ئەمڕۆکە من و تۆ قساکەین باشە 22/8 لیژنەکە دەست بەکار نەبووە یعنی ئێستا بۆ مانگی حەوت بە هاوتاکراوی نایە موچەی خانەنشینە نەخێر لەمەیانە بەڕاستی عێراق کەم تەرخەمە کە لیژنەکەی تا ئێستا دەست بەکار نەبووە بەڵام کاک حەکیم بەشێکی تریشی وەزارەتی دارایی هەرێم بەڕاستی ڕێزمەیە خەڵکێکی نامی هەنیتیایە لە ئیشەکە نازانن ئاگاییان نییە لیستەکان هەمووی لای ئەوان نەبووە و نییە و لە پێشترا ئاگایان لە خانەنشینی و لە زۆر لە هێزی ئەمنی نەبووە و نیشە بەڵام چوونەتە ژێرباری هەموو کەم و کوڕیەکان حەق بوو وەزارەتی مالیە چۆن ئێستا نوێنەرایەتی حکوومەت هەیە وەزارەتی مالیە ئۆفیسێکی بکردایەتەوە لە بەغدا بۆی دایرێکت لەگەڵ وەزارەتی مالیەی فیدراڵی لە خەت بێ چۆن ئێستا نوێنەرایەتی حکوومەت لە ناو ئەمانە عامەی مەجلیس وزەرایە بۆ وەزارەتی مالیەی هەرێمیش ئۆفیسێکی لە ناو وەزارەتی مالیەی ئیتیحادی بکردایەتەوە و وەزیری مالیە وەزیری دارایی هەرێم بەهاتایە تاکو ئەم کێشانە چارەسەر نەبووە لە بەغدا بووە بە دڵنیاییەوە و دەبوو عێراق داوای هەر داتایەکی کرد هەمان ڕۆژ هەر پێویستیەکە بۆ خێرا جێبەجێی کە نەگەر مەبەستیانە حەلی کە نەگەر مەبەستیشیان نەبێ ئەوە لە دوورەوە دوایی مانگێک بەیان نامەیە دەرەکەن و قسە بە ئێمەمانان و هەندێک خەڵکی ترەڵێن و خۆیان دەرەکەن لە باشە بەس باسی پارەی کێشی نەبوونی پارەی کاش دەکرد لە عێراق ڕاست بوو چونکە دەڵێن بەشێکی پەیوەندی بۆ بێەوەی هەرێم دواکەوت عێراق ئەگەر پارەی کاشی لە بەردەست نەبێ مەجبور نییە بیشارێتەوە ئەڵێ پارەی کاشم لە بەردەست نییە و چاوەڕێ بکەن تا دێ ئێوە ئەمڕۆ تەدقیقی تەواو کردووە لەو کەم و کوڕیانەی کە هەیە بەس مانگێکی ویست بردبینیەکە ناڵێم ناو بە ناو هاتوون چێکیان کردو بزانم کەسە لە عێراقیش موچەی هەیە لە هەرێم ناوی هەیە کاتمانەوە بەس بەرز بەردەوام دەبی ئەوەی کە ئەرکی پەرلەمانیە لە بەدوا چوون پرسیارکردن فشارکردن بە دڵنیایی لەگەڵ پەیوەندی بەردەوام دەبێت من نوێنەری خەڵکم لە بەغدا من خەڵک بۆ نردومی بۆ بەغدا لە حملە ئینتیخابی وعدم پێ نەداون کە بۆ ماف و شایستەکانی ئەوانە چمە بەغدا نوێنەرایەتی ئەوانەکەم لە بەغدا هەر ئەوە شەکەم ئینشاءالله خوا پشتیوان بێت ئەی چاوەڕێ بکەین چاک ببێ یان پێوەستە بەچی بێ ئومێد نین هەوڵە دەین بەو هەموو فشارە حکوومەتی هەرێم ناچارکەین کە بێتە پای ڕێککردنەوەی ئەم مەسارە لارە کە بە دەرکردنی یاسای چاکسازی لە هەرێم ئەم مەسارە لارە ڕاز نەبووە جێبەجێیان نەکرد نەخێر نابێ حکوومەتی هەرێم زۆر خۆی قەڵسکا و نیگەران بێ ئەوەی کە ئێستا دارایی ئەڵێ چاکیکەن لە هەرێمی کوردستان خۆمان قانونمان بۆ چاکردنی دەرکردووە بەڵێ وەکو نەبوونی سندوقی خانەنشینی بەڵێ وەکو ڕێخستنەوەی پێشمەرگەوایە وەکو لیستەکان ئەزانی لە ناو قانونی چاکسازیە بە نەس هەیە کە لیستی شەهیدانە بێ پاکرێتەوە لە خەڵکی نامستەحق یعنی بەغا بەیانی پێمان بڵێ ئەمە لە کەرکەوتۆتە خوارەوە کردوتانە بە شەهید ئەمە بێڕێزیە بە خوێنی شەهید پێمان بڵێ ئەمە ڕیشە کێشکردنی بەعسەی گرێتەوە شەهیدانەیە دەنێ عیب نییە ئەوانەشەن خەڵک بە دەردی خوا مردو ینی بە نە لە پێشمەرگە بووە نە لە شەڕابە بۆ لە لیستی شەهیدانە بێ ئەگەر عێراق بڵێ پلەی پێشمەرگەتان ئەبێ پێداچوونەوەی پیا بکرێ خراپە یا دژی کوردن نەخێر ئێمە لە یاسای چاکسازیە چەسپاندومانەکە ئەبێ پێداچوونەوە بکرێ کە لە 2020 لە پەرلەمانی کوردستان بەڵێ لەبەرەوەی ئەم هەموو پلەیە بە کەیفی خۆی دراوە بە حەقیقی نەدراوە ئەگەر ئێمە بڵین هەش شوێن هەیە لە دەرەوەی وەزارەتی دارایی خانەنشینی ئەکا بێ خانەنشینیەکانیان هەڵوەشێتەوە بچێتەوە سەر وەزارەتی
دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی خانە نشینی خراپمان کردووە. ئەمە بە قانون چەسپاندومانە لە هەرێمی کوردستان لە یاسای چاکسازی کابێ ئەمە چاکرێ. ئێمە دەستمان داوە لە چاکردنی هەموو مەجای میلاکات لە هەرێمی کوردستان بۆی ئەم کێشانەی ئەمڕۆ بەغدا بە زۆر پێمانەکە خۆمان بە قانونەکەی خۆمان بەخۆشی بمان کردایە نەیان کردووە. ئێستا بەغا بە زۆر پێمانەکە. سوپاس دەکەین کاکسەڵ سوپاس لۆی بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان